بەڵێ بەڕێزان دەچینەوە لای ئازاد ئۆمەراوەیی پامنێرمان لە شارۆچکەی سۆرانەوە قسە باز لەسەر ساڕۆژی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان دەکەین. ئازاد سڵای خوا لێبێ گوێبیستی دەنگی بنی زۆر باشە. زانیاری نوێ سەبارەت بە بەڕێوەچوونی چالاکیەکان لە سۆران چین هەروەها باری کەشوهەواشمان پێ بڵێ لەو ناوچانە چۆنە؟ بەڵێ کاک محمود دیارە 25/11 هەموو ساڵێک ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتانە بۆ بۆنێشەوە لە سەردەم شار و شارۆچکەکان سەراکی زۆر بەڕێوە دەستێت. ئەمڕۆژ لە قەزای سۆران لە کۆلێجی یاسا پاناڵێک بۆ ئەو ڕۆژە بەڕێوە چوتیایدا دیارە وشیاری زیاتر بڵاوەکرێتەوە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان. من بۆ زانیاری زیاتر لەسەر بەڕێوەچوونی چالاکیەکان و ئامارەکانی یەک ساڵ ئەچمەلای بەڕێز کاکشێروان و تەبێژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتانی سۆران. کاکشێروان سڵاوت لێبێ ئەو ئامارانە چین کە لە ساڵی ڕابردوو توندوتیژی بەرامبەر ئافرەتان کراون؟ سڵاو لێوەی بەڕێز هەڵبەتە ساڵانە لە 25/11 هەموو ساڵێک ئاماری توندوتیژی لە سەرتاسەر یاریمی کوردستان ڕادەگەیەندرێ و بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان لە قەزای سۆران بە هەمان شێوە ئاماری ساڵانەی ڕاگەیەنێت کە ئامارەکان بەم شێوەی خوارەوەیە. کۆی گشتی کەیسەکان 265 کەیسمان هەبووە، لەوانە 243 کەیس بە شێوەی سکاڵا تۆمارکراون و لەم سکاڵانە 114 سکاڵا دوای تەوابوونی ڕێکارەکان داخراون و 133 سکاڵا لە ئێستا لەژێر لێکۆڵینەوەدا و 18 سکاڵا دوای تەوابوونی بڕیارەکانی بەڕێزدادوەری لێکۆڵینەوە ڕەوانەی دادگای تایبەتمەند کراون و سەبارەت بە خۆسوتاندنی ئافرەتان 6 حاڵەتمان هەبووە و سوتانی ئافرەت بە شێوەی قەزا و قەدەر 6 حاڵەتمان هەبووە. لەم 12 حاڵەتانە بەداخەوە 8 ئافرەتیان گیانیان لەدەستداوە بەهۆی زۆری ڕێژەی سوتان لە جەستەیاندا و کوشتن 1 حاڵەتمان هەبووە و خۆکوشتن 3 حاڵەتمان هەبووە و دەستدرێژی سێکسی 6 حاڵەتمان هەبووە. لیژنەی ئاشتەوای 33 حاڵەتمان هەبووە، لەوانە 16 حاڵەتمان ئاشکردنەوە ئافرەتەکان دوای ئاژمنویان گەڕانەوە ناوماڵەخۆ. خۆشبەختانە بە بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەی ئامارەکان بە شێوەیەکی گشتی ڕووی لە کەمی کردووە. کاریکەم بوونەوەی ڕێژەکە بۆ سیاگەڕێتەوە لە سنوورە زۆر هۆکار هەیە کەوا کاریگەری هەبوو لە سەرکەم بوونەوەی ڕێژەی سکاڵا لە سنووری بەڕێوەبەرایەتی ئێمە دەتوان بڵێم لەمانە باشبوونی باری دارایی هاوڵاتیان بە بەراورد بە ساڵانی 2015 و 16 و 17 کەوا لەو کاتەدا خەڵک تووشی قەیرانێکی دارایی تون ببووە و کێشە و ئارشەکان لە نێو تاکەکانی خێزاندا ڕووی لە زیادبوون دەکرد. سەرنجام توندوتیژی لێ دروستە بووە، لە ئەنجامی ئەم توندوتیژی ڕێژەی سکاڵا زیادە بوو. بەڵام ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردووکەوە باری دارایی خەڵک باش بۆ ڕێژەکە زۆر ڕووی لە کەمی کردووە. خۆشبەختانە هەروەها دەتوانم بڵێم بوونی بەشێکی زۆری ئاوارە لە سنووری دەڤەری سۆران لە ساڵانی ڕابردوو کاریگەری هەبوو لەسەر زیادبوونی ڕێژەی سکاڵا تۆمارکردن. ئەم ساڵ کە ئاوارەکان گەڕانەوە شوێنی خۆیان ڕێژەکە بە شێوەیەکی گشتی ڕووی لە کەمی کردووە. دەتوان بڵێم زۆربەی ئەو ئافرەتانەی پامنێرمان لە سۆرانەوە سپاس بۆ زانیاریەکانە، دەروە سپاس بۆ میوانەکەت.